بیستی مانگ ساعی سەفر بوو ساعات 8 دەستمان بە حرەکات کرد بە پێی پلانەکە و بە پێی ڕێنماییەکانی وەزارەت بین ئەو کۆمپیوتانە کۆنتڕۆل بکەین کۆمپیوتارانێکی کۆنتڕۆل بکەینەوە. ئێرە دەوروبەری گوندی فازڵیەیە. دوای ئەوەی هێزەکانی پێشمەرگە لە میحوەری ناوەرانەوە پێشڕەویان کرد بەرەو قوڵایەکانی ژێردەسەڵاتی داعش لە دەشتی نینەوە، لە ماوەیەکی کەمدا سەرکەوتنی گەورەیان تۆمار کرد. لەم قۆڵە فازڵیە تاکە شوێنە کە هاوڵاتی سیڤیلی تێدا ماوە و گوندەکەیان چۆڵ نەکردووە. هێزەکان سەرەتا بۆ ماوەی چەند ڕۆژێک دوور پێچی تەواوی ناوچەکانیاندا و دواتر پلانی دووەمی جەنجیان جێبەجێ کرد کە بریتی بوو لە ئازادکردن و چێوماڵکردنی گوندەکانی دەڤەرەکە. لیوای ١١٢ یەکەی هەفتە و بەتالیۆنی کۆماندۆی سەر بەهێزی زێرەڤانی ئەرچی ئازادکردنەوەی فازڵیەیان لە ئەستۆدا بوو. بەپێی پلانێکی سەربازی تۆکمە لە میحوەری ناوەرانەوە پێشڕەویەکانیان دەستی پێکرد و سەرەتا دەوروبەری گوندەکەیان گرتەوە و پاشان بە ڕاستی ئامانجەکە پێشڕەویان کرد کە بریتی بوون لە زیجربوونیان لە نزیک گوندی عومەر قابشی و دواتر پێشڕەویکردن بەرەو گوندی فازڵیە و ئازادکردنی خەڵکی سیڤیلی ناوچەکە. دیارە بەرنامەکەیەمەوە بوو لە بیدایەتی بیستی مانگ ساعی سەفر بوو ساعات 8 دەستمان بە حرەکات کرد ساترەکەشکە هێزەکانی هێزی میحوەری خورسیباد و هێزی ئەو میحوەرەی دێ بۆ فازڵیە و عومەر قابچی بۆ باشیقا لەو لێرە هات نەخوارێ لەو میحوەری ناوەران هاتی نەخوارێ. دیارە ئەو جادەی کە بەرامبەرمانە دەکات جادەی خورشیباد ئەوە میحوەری لێک جیابوونەوەمان بوو ئەوان بۆ دەستی ڕاست بڕۆن ئێمە بۆ دەستی چەپ بڕۆن. ئێمە ڕۆژ یەکەم تا ئەو شوێنە هاتین کە ئێستا لێین بیستی مانگ سعاتدا ئێمە گەیشتینە ئێرە گەیشتین ئێرە لێرە بەرنامە دانرا کە لیوای هەفت تەوقی عومەر قابچی بکە ئێمە تەوقی گوندی فازڵیە بکەین. ئێمە کە لە بیستی مانگ فەرمانمان پێکرا لە سەرکردایەتی کە ئێمە ئەو گوندانەی سنووری باشقە و فازڵیە و عومەر قابچی ئەو منتیقانە کۆنتڕۆل بکەین و پیلانێک دانرا بوو لە لایەن سەرکردایەتی کوردەوە کە ئەو پیلانە دانرا بوو ئێمە بین بە پێی پیلانەکە و بە پێی ڕێنماییەکانی وەزارەت بین ئەو گوندانە کۆنتڕۆل بکەینەوە. لەگەڵ پێشڕەوی پێشمەرگەکان لە ناوچەکە بە ئاراستی ئەو ئامانجەی بۆیان دیاری کرابوو هێزەکان لە نزیک چێڵگەیەکی زەیتون دەکەونە بۆسەیەکی چەکدارانی داعش. لەلایەک گولەی قەناز بەدەستەکان و لەلایەکی دیکەوە هاون و ئۆتۆمبیلی بۆمڕێژکرا و وەک هەمیشە ئامرازی دەستی داعش بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگە. پێشمەرگەیەک ساتی ڕوبەڕووبوونەوەکان بۆ بەرنامەی چیرۆکەکانی جەنگ دەجێڕێتەوە. کاتێک کە بڕیاری ئەوە درا کە هجووم بکرێت بۆ ئەو شوێنانەی کە لە ژێر دەسەڵاتی داعشە و ئەوەی دەشتی نینەوەی بە بەری لای فازڵیە و باشیقە و عومەر قابچی و کانونە و ئەو شوێنانە کە دەبایە هێزی پێشمەرگەی کوردستان بیگریتەوە، ئەوە بوو کە هجوومەکەی هێزی پێشمەرگە دەستی پێکرد کە لە ناوەران هاتینە خواری بۆ فازڵیا نەچینە ناو فازڵەی بەبەری فازڵەی لەسەری سوڕان بۆی گەمارۆی بدەین. ئەوە بوو کە هاتین داخیل بووین هیچ تەقەمان توش نەبوو هەتا گەیشتینە ئەو شوێنەی کە ئێستا لێینە ئێرانە. ئەلێرانە لەناو ئەو زەیتونانە ڕوبەڕووبوونەوەکی زۆر بوو، شەڕەکی
گەورە بوو کە ئەوان خۆیان کرد هەتاوەکو ئەمە بکەوینە ناو دەستیوان لێرکوانە لێماندرا بۆ خلالی سعاتێک و نیو ئەلێرانە شەڕ بوو شەڕەکە بەرداوایمێکی زۆری هەبوو و بەوەی باش بوو ئەمە ئەو سیارانەی کە هاتبوونە خوارێ هەمووی سیارەی درع بوون سیارەی بێ درعمان نەهینا بوو مەشادیش ئەوە نەبوو هەمووی هەر ناو سیارە درعەکان بوو هاتین لێکوانە کە توش شەڕەکەی بووین شەڕەکەمان لێرە تەواو کرد کۆتایی بە شەڕەکەی هات هوردە لەگەڵ ڕۆیشتین بۆی فەرمانمان پێکرا کە بچینە پێش بۆ فازیلیا و ڕۆیشتین گەیشتینە مەفرەقی فازیلیای چاوەڕێمان دەکرد کە فەرمانمان پێ بکرێ بۆی بچینە پێشتر هەر کە لە چاوەڕوانیندا بووین لەو کاتەدا لێرە ویستمان داخیل بن دۆ فازیلیا بەڵام سیارەك هات لێکوانە خۆی بە ناوماندا تەقاندەوە ئەوە ئێرە شوێنی تەقینەوەکەیە کە هاتین سیارەکانمان ئەمە ئەلەو شوێنێ هاتین لەو گردەی هاتین ئیستیجای ئێرە هاتین ئەمە بە جادەیدا نەهاتین ئەوە شوێنی تەقینەوەکەیە کە ئامانز لەوەی دەکە دەلالەت هات لەناو سیارەکانی مەتەقیەوە ئەلێکوانە کە سیارەکە تەقیەوە بووە هەر چاردەورەی زەرەری بە هەر چاردەورەی ئێمە گەیان ئەو پارچانە ئی ئەو سیارەیە کە هات خۆی لە ناومان تەقاندەوە سیارەکی ئەوە کرابوو درع کرابوو بەخۆی ئەوانە کە سیارەی درع دەکەن بۆی درعی دەکەن کە لە دوو ڕاتەقەشی لێ بکەی هیچ زەرەرش پێ نەگات و بگاتە ناو ئەمە زۆرمان تەقە لێ کرد بەڵام هیچ ئەوەی نەبوو گولە نەیدەگرتەوە تەنانەت یەک کونی ئۆندەی هێشت بووەوە بەس جێ چاوی سایقەکەی دیار بوو هیچ ئەوەک دیار نەبوو هەر چاردەورەی درع کرابوو سیارەکە کە هات لێکوانە سیارەکە تەقیەوە ئەمە خەریکی بریندارەکان بووین لە ناو هەموو زەیتونەکانی هەر چاردەورەمە ئەوە زەیتونە لە هەموو لایەکی بە هەموو نەوعەچەکە چی لێیانداین بەڵام ئەمە هەر چکە ورەمان زۆر بەرز بوو ورەی پێشمەرگە بەهام هەمووی ورەی بەرز بوو کۆڵمان نەدا لەسەر ئەوەی کە سیارە ئینتیعاری هاتە ناومان و وەزعی تێکداینە ئەو کاتێک ئێمە داخلبووین بیستی دەی بوو سەعات دەبوو دەی لە بەرەبانی ئێمە تقریباً 25 تا 30 زیرە پۆشی هێزی پێشمەرگە بوون هاتین ئەمە کەتنە کەمینیوان کە کەتینە کەمینیوان تەقەچی زۆریان لێکردین ترسمان کرد ئێمە بە هەمەڕەکان ساترمان بۆ خۆمان چاکتا شۆفەر هات بۆ لامان ئیتر زوو بە ئەلکەچی زۆر بە پێوانە پێشکەوتو توانی بە هاوانەکان سابت کەین لێرە بە هاوان لێیان بدەین کە بە هاوان لێیان بدەین لەم دارە زەیتونە زیاتر لە 10-15 تێدا دوای ئەوەی هێزەکان لە پێشڕەویەکانیان بەردەوام بوون و بەرەو دواخاڵی ئامانجی دیاریکرا و پێشڕەویان کرد گەیشتنە دەروازەی گوندی فازیلیا کە ئەمە بەڕێکەوتین لە پێشەوە لە پێشمان سارەکانی گەورەمان لە پێشەوە دەڕۆیشتن یەک لەوانە دەبابە و بلدۆزەر و ئەو شتانە شۆفەری دەرئەکرا و لە پێشمان دەڕۆیشتن لە دواوەی وان ناقیلە بوو هەمە ڕوشتەکان بوون کە ئەوان ڕات بوون گەشتە ئەو سەری زەیتونەکە ئێمە لە دوای زەیتونەکە لەو خوارەوە داعش لێمان هەستان تەقەیان لێمان کرد ئێمەش بەرپەرچیمان دانەوە مەرحەلەی دووەم 24 مانگ دەستی پێ کرد 24 مانگ تەوقی گوندەکانمان کرد ئەو گوندانەی دەوراو پشتی ئەو گوندانەی سنووری میحوەرەکە تەوقی ئێمە وەکو لیوایەکەی خۆمان لەگەر لیوای حوت ئەو گوندانەی عومەر خابچی و کانونە و گوندی ڕۆژبەیانی و گوندی فازیلیەکە گوندەکی گەورەی ئەمە بەناو گوندی دەبین ئەگەر ناشارە دێ زیاتر لە 2000 ماڵە ئەو گوندانەمان تەوە کرد ئەوە مەرحەلەی دووەم بوو 20 مانگ ساعی سەفر بوو ساعات 8 دەستمان بە حرەکات کرد بە پێی پلانەکە و بە پێی ڕێنماییەکانی وەزارەت بین ئەو گوندانە کۆنتڕۆل بکەین گوندانانێکی کۆنتڕۆل بکەینەوە بحقت یعنی ئێمە لای فازیلەوە بڕێک ئەزیەتمان کێشا لەبەرچی ئەزیەتمان کێشا ئەو خەڵکەی لە ناودا بوو هەموو سڤیل بوون لە ناو هەموو لە ناو ماروخانی خۆیان مابوونەوە ئەمە نەمانەتوانی یعنی بە تیارە قەسبی بکەین بە هاون لی بدەین بە 106 لی بدەین یعنی نەمانەتوانی ئەمان توانی بچین بیگرین
بەبێ خەسارەتی خەرچی خۆمان خەسارەتی نەخوا بەڕاستی کە ئەزیەتمان چێشە و پێوەماندی بوون و دوسێ ڕۆژ پێوە تاخیر بووین بەس مەقسەدی ئەوەمان بوو کە بەبێ زیان ئەو گوندە کۆنتترۆل بکەین ئەلحەمدولیلا بە سەرپەرشتی فەرماندەی لیوا و بە سەرپەرشتی فەرق جەمال و برادەران توانیمان کۆنتترۆل بکەینەوە. دوای چەند ڕۆژێک لە ئازادکردنەوەی ناوچەکە تیمی بەرنامەی چیرۆکەکانی جەنگ بەرەو گوندی فاسڵیە بڕێدەکەون تاوەکو چیرۆکە جیاوازەکانی ناوچەکە و پاش ماوی کاولکاریەکانی داعش بە دەنگ و وێنە کۆبکەینەوە. ئێرە بازاری گوندی فازلیەیە. ئەمە سەرتاشخانەیەکە کە لە سەردەمی دەسەڵاتی داعش لە ناوچەکەدا خاوەنەکەی پیشەی سەرتاشی دەکرد. بۆ ئەوەی بزانین مەرج و شێوازی کارکردنی سەرتاشخانەکان لە سەردەمی دەسەڵاتی داعش چۆن بووە ڕووی دەممان کردە سەرتاشەکان. وڵا داعش لێرە بوو 2 ساڵ و 6 مانگ. ئیشمان زۆر زەعیفی. هەر ڕۆژ 2 نەفەر 3 نەفەر ئیش نەبی و سەرتەراشن لازم هەموو وەکی ئەک بێت مۆدێل نەبی لازم نەفەرەکان خڕ خوددان ڕێدین بی ڕێدین درێژ مەمنوع بی ڕێدین بتراشید و حەفاف و تشتێک مۆدێل نەبی ئەوە بی هەموو یەک ئێرەش هەموو وەکی ئەک بیت یعنی حلاقە خڕ عادی بەلێ عقوبە هەبی عقوبە هەکە نەفەرەکە بگرێت ئەگە بە ڕێدینی بتراشێتن ئەگەر ڕێدینی بتراشیتن هەبی حەزبە داعش نەفەرێکت بێت جەلدە لێدا زين شاب تقريبا شبه حفر جارێکیان پرچی گەنجێکم تاشی و تۆزێک ستایل بوو چەکدارانی داعش لە ڕێگەی حەزبەوە هەموو ڕۆژانی پێنجشەمە و هەینیەک داهاتن بۆ گوندەکەمان لە بازاردا دەسوڕانەوە ئەو جاری گەنجەکەیان بینی بوو بانگیان کردبوو و گوتوبیان لەکوێ پرچ تاشیوە گەنجەکەش پێی گوتوبوون لەم سەرتاشخانەیە هاتن بۆ لام و گوتیان کێ مەحموودە منیش گوتم من گوتیان دوکانەکە دابخە لەگەڵمان وەرە منیان برد بۆ بارەگاکەیان لە ترکێف بوو من و گەنجەکە بەیەکەوە بووین گەنجەکەیان سزادا و 25 جەڵدەیان لێدا و پرچیشان سفر کرد و بۆ ئێوارەکەی بەریاندا منیش سزاکەم 45 جەڵدە بوو ڕۆژێکیش بند کرام و 4 ڕۆژیش دوکانەکەیان لێداخستم سوکایەتی زۆریان پێکردم ڕەوشتیان بەم شێوازە بوو ئێستا جوڵە و هاتوچۆی خەڵک بە شەقامەکانی گوندەکە ئاسایی بۆتەوە و ترس و دڵڕاوچی بردومان و تونند و تیژەکانی داعش نەماوە ئەم خەڵکە تاوەکو چەند ڕۆژێک لەمەوبەر لە ژێر دەسەڵاتی ڕێکخراوێکدا بوون کە بە ناوی ئاین و ئیسلامەوە جۆرەها تونند و تیژی بەرامبەر هاوڵاتیانی گوندەکە ئەنجام دەدەن ئەمڕۆ هەینیە و هەروەک ئاشکرایە موسڵمانان لەم ڕۆژەدا لە دەوری یەکتر کۆ دەبنەوە بۆ نوێژ و پاڕانەوە لە سەردەمی دەسەڵاتی داعشدا ئاین و ترس ببوون بە دوانەی چیلێکدا نەبرا و نوێژی هەینیش وەک هەموو مەراسیمە ئاینەکانی تر لەمانەکانی خۆی بەتاڵ کرا بووە ئەم مامۆستا ئاینە لە سەردەمی دەسەڵاتی داعشدا بە هەمان شێوەی ئێستا ئەرچی مەلایەتی و پێشنوێژی لە ئەسۆدا بووە ئەو لە زاری خۆیەوە چیرۆکی ئەو کاتانە دەجێڕێتەوە کە لە ژێر فشاری سەگدارانی داعشدا چۆن وتارەکانیان خوێندوتەوە و بە چ شێوازێک مەراسیمە ئاینەکانیان ئەنجام داوە پێش هاتنی داعش بۆ ناوچەکەمان ڕۆژانی هەینی بە گوێری هەفتەکان وتارەکانمان دەستنیشان دەکرد و پێشکەشی موسڵمانانمان دەکرد بەڵام کاتێک داعش هات بۆ ناوچەکەمان جارێک دووجار وتارم پێشکەش کرد بەڵام لە پاشاندا چەکدارەکانیان تووڕە بوون و گوتیان تۆ نازانیت وتار بدەیت ئێمە هەفتانە وتارتان بۆ دێنین و ئێوەش دەبێت تەنها ئەو وتارانە پێشکەش بکەن کە ئێمە بۆتان دەستنیشان دەکەین ئەو وتارانەی ئەوان دەیانهێنا تەنها بیرۆکە و تەورەکانیان دەستنیشان دەکرد ئێمە شۆک مامۆستایانی ئاینی دەمان خوێندەوە و پێشکەشمان دەکرد من وەک خۆم لە سەردەمی داعش 2-3 وتارم پێشکەش کرد
یەکێک لە ڕەوشتەکانی چەکدارانی داعش بە زۆرم لە هێنانی خەڵک بوو بۆ مزگەوت و نوێژیان پێدەکردن. لە ئایندا شتێک نییە بە ناوی زۆرەملە. هیچ کەس ناچێتە گۆڕی کەس و نوێژ و چاکە بۆ خۆمانە. گوناهی خەڵکی نابێتە هی کەسێکی دیکە. ئەوان بە زۆر خەڵکیان دەێنا مزگەوت. باوەڕم پێ بکەن زۆربیان نیان دەزانی دەستنوێژ بشۆن و بەبێت دەستنوێژ نوێژیان دەکرد. لە ماوەی نزیکەی 3 ساڵدا کەسێکیانم نەدیت بەیانیان لە مزگەوت نوێژ بکات. ئەمە ڕۆژتیان بوو. ئەوە عالمی جەبر دەکەت دەچنە مزگەوت. بەس عالم بەرێ بانگی بدە دقە بڕبع ساعات هەر مرۆڤێکی دەچنە ماڵە خۆ حتا نەچنە مزگەوت. لەبەر چ؟ ئەو عالم عەقلی نەبرد سەر داعش. خوتبەی دینیەکان ئێستا ئەو کاتی فەرقی جالێک فەرقە. بەرێ ئەو دەبینە هەرە جیهاد و هەرە نەزانم چی ئێستا خوتبەی احتیادیە زانیە یعنی هەر جارێکی خوتبەی قسەیەکی سەر تشتێک هەیە خوتبە سەر تشتێک هەیە فایدەی عالمی دەکات. بەس بەرێ خوتبەوان سەری بەس کوشتنە و جیهادە و نەزانم چییە. بیستی مانگ ساعی سەفر بوو ساعت 8 دەستمان بە حرەکات کرد. بەپێی پلانەکە و بەپێی ڕێنماییەکانی وەزارەت بین ئەو کۆمپیوتانە کۆنتڕۆل بکەین. کۆمپیوتارانێکی کۆنتڕۆل بکەینەوە. ناوچەی فازڵیە و دەوروبەری بەوە ناسراوە کە خەڵکەکەی کاری چاندن و بەرهەمهێنانی زەیتون دەکەن. هەر بۆیە لە ناوچەکەدا چێلگەی بێشوماری زەیتون هەیە. ئەو کاتەی چەکدارانی داعش ئێرەیان داگیر کردبوو، سری ئەم چێلگانیان کردبوو بە حەشارگەیەک بۆ خۆیان و وەک شوێنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پێشمەرگا سوودیان لێوەردەگرتن. لە درێژەی گەڕانمان بە گوندەکەدا چاومان بە کەسێک دەکەوێت کە زانیاری وردی سەربازی لەسەر شوێن و مۆڵگەکانی داعش و چێلگە زەیتونەکانمان بۆ ئاشکرا دەکات. چەکدارانی داعش دەهاتن بۆ ناوچەکەمان و لە ڕێگەی خەڵکی بەندکرا و تونێل و حەشارگەیان لێرەدا. لێرەوە لە ڕێگای چەق و تەقەمەنیەوە بردومانی سەرچیاکەیان دەکرد. لەگەڵم وەرن پێتان نیشانی دەدەم. لێرە هاوانەکەیان بۆ سەر چیاکە دەهاوێشت. لە ژێرەو خۆڵە ئێستا تەرمێکی داعش و هاوانەکەی تێدایە. ببینە ئەوە جلوبەرجی سەربازی داعشەکانە کە لێرە بەجێماون. بۆ هەڵگرتنی چەک و تەقەمەنی بەکاریان دەهێنا. ئەمە شوێنێکە کە فڕۆکە بردومانی کردووە و ئالێرەشەوە تەرمی چەکدارێکی داعش لەژێر خۆڵەکەیە. سیر بکەن پارچەی گولەکە بە شوێنەکەەوە دیارە. ئەوان بە درێژەی ئەم تونێلانەوە بردومانی سەرچیاکەیان دەکرد. ببینن لێرەوە تونێلێکی قوڵ هەیە. ئەم تونێلیان بەکار دەهێنا تاوەکو خۆیان بپارێزن لە بردومانی فڕۆکە جەنجیەکان. ببینن کارەکەیان چۆن کردووە. کارەکانیان لێرەوە دەکرد. هەر کەسێک بەهات با نزیکی چەڵگەکانیان ببایەوە یان سەریان دەبڕی یان دەیان کوشت. یانیش پارەیان لە دەستاند و لیان دەدا. نزیکەی بڕی 50,000 لە هەر کەسێک دەسێنرا. تۆ لەو کاتێک داعش لێرە بوو چ کارێکت دەکرد؟ من لە سەردەمی دەسەڵاتی داعش کرێکار بووم و کاری چێلگە زەیتونیەکانم دەکرد. لەگەڵم وەرن شوێن شتێتان پێ نیشان دەدەم. ئەوە شوێنەواری داعشە. هذول كانوا يضربون يجون هنا كانوا يضربون على الجبل والطلقات مالهم شوف القوام مالهم كله كان خداء مالهم كان كله خداء مالهم هنا. ئێرە شوێنی ناخواردنی چەکدارانی داعشە. تاوەکو بەیەکەوە نان بخۆن و دیار نەبن لەم ساڵەدا کۆ دەبوونەوە. من دەمەوێت بزانم تۆ ئەو زانیاریانت لەکوێ هێناوە؟ ئایا دەیانت بینی؟
يعني كان نحن شفنا من بساتين چەند جارێک لە چێگەڵەکانی دیکەوە دەمان بینین کە خەریکی چین و چی دەکەن ئەگەر ئاشکرا بوو باین ئەوە دووچاری لێدان و لێکۆڵینەوە دەبووینەوە. ابوك طلقات يقول انت اشتوى يعني بیستی مانگ ساعی سفر بوو ساعت 8 دەستمان بە حرەکات کرد بە پێی پلانەکە و بە پێی ڕێنماییەکانی وەزارەت بین ئەو کۆمپیوتانە کۆنتڕۆل بکەین کۆمپیوتارانێکی کۆنتڕۆل بکەینەوە. لە زۆرێک لەم ناوچانی داعش داگیری کردوون چەکدارەکانی وەک پلانیشی سەربازی هەوڵیان داوە لە ڕێگەی تونێلەکانەوە خۆیان حەشار بدەن و وەک ئامرازی ڕوبەڕووبوونەوە بەکاریان بێنن. ئەوەی لە دوای داعش بەجێ دەمینێت تەنها کاولکاری و ڕووخاندنی ماڵ و خانووی خەڵکە. لەگەڵ چەند پێشمەرگەیەک دەچین بۆ ناویەشێک لە تونێلە گەورەکانی داعش کە لە 4 بەش پێک دێت و وەک بنکەیەک بۆ پلانی تیرۆریستی سوودی لێوەرگیراوە. بەڵێ بە تاکید ئەوە زۆر ئەومان بەسەر هاتووە ئەو کاتانی کە داخلی ئەو گوندانە دەبووین کە پێشمەرگە دەیگرتەوە ئەلێکوانە تەقەمان لێ دەکرا هەتا ئەمە تەقەی ئێرەمان ئەوە دەکردەوە لێرە بزر دەبوو لە شوێنشکە تەقەی لێ دەکردینەوە ئێتر ئەمە بگەڕێ ئەو لەو کونەی دەڕۆی لە کونشکە دەهاتە دەرێ لەو کونەی دەڕۆی لە کونشکە دەهاتە دەرێ بۆیە هەتا دەتراوە ئەوەندا ئاسان نەبوو. ئێستاش دەچینە خوارد بچین ناو تونێلەکەی ئەو شوێنانە ئەوە تونێڵی داعشە لێکانە دەژیان و لێرەش دەبوون ئێرانە زۆر فەرعی لێ دەبتەوە و لە دەرێش لە 4 شوێنان دێتەوە دەرێ بەڵام لە بنەوە هەمووی یەک دەگرتەوە بۆی لە دەرێک کە چالاکێکی کرد بێتەوە نا ئەو کونەی لە دەرێک کە متابعی بکرێت لەوێ نایەتەوە دەرێ لە شوێنشکە دێتە دەرێ. ئێستا دەڕۆین بە ناو تونێلەکەیدا ئەوە دەچینە فەرعەکانیت کە زۆر فەرعیان لێیە. ئەو بۆ ڕێک کە دەیبینن ئەوە لە دەرێ ڕاهاتووە هەم بۆ هەواییەن بۆ ئاو بۆ زۆر شتێکە بەکاری دێنن لە زۆربەی شوێنەکان دەبینی موبەردیان لە دەرێ دانایە و بەلوولەکان بێرکوانەشدا داهینا ژۆرێ غرفەی دانیشتنیان بۆ ئێرکوانە غرفەکی 3 بە 3 بە 3 لە ژێر زەوی دروستکرایە ئەوە چکە گوتم ئەو پێشمەرگە ئەو دارەکانی تێکدا و تەکلیفەکان بەگەنا ئێرە هەر غرفەکی احتیادی بوو غرفەکی 3 بە 3 بە قۆڵاوی 7 مەتر لە بن عەردیە لێرانە دەژیان و بە کامیرەش متابعەیان دەکرد و متابعەی دەریان دەکرد لە تەلەڤیزیۆنەکانیان لە ژۆری دانابوو. ئەو شوێنێک کە تازە لە خوارێ بوون لە ناو تونێلەکەی ئەوە لێرە نا ئەو هۆڵی ئەو خانی هاتە دەرێ ئەلێرە قۆرتەکەی کرایە ئەو بیدایەتی دەستپێکردنیتی کە تونێلەکە دروست کراوە ئەلێرە ڕادروستکراوە لەنا ئەو خانی ئەو کاشیانیان دەرهینایە و بەو مەسافەی کە مەترونی وەک 2 مەترە چوویتە خوارێ لە خوارێ ڕا 4 فەرعی لێ بوویتەوە. ئەو خۆڵ و خاشاکەی کە ناو ئێرە بووە ستێک لەوانە ئەو غورفەیان تەمەشاکە فول خۆرە ئەو غورفەیان فول کردووە تەمەشاکە ئەو غورفەش پڕ کراوە بێزگەلەوەی کە پڕ کراوە ئەلێرە ڕاتیان کرد یعنی لەوەی تەواو پڕ بیتن. تونێلەکان چەکێکی کوشندە بوو چووکو ینی بەڕاستی تونێلەکان بۆ لە عقلی ئینسان دوورە زۆر ئەمە زۆر مێژووی جەنگمان خوێندێتەوە بەڵام ئەوەی داعش کردی زۆر دوورە تونێل بتوانی بە 3 کیلۆمەتر بە 4 کیلۆمەتر هەر ئەو شاخەی باشیقە لە 7 شوێن کونیان کردیان لەو دیوە بۆ ئەو دیوە 1700 متر هەیە 1900 متر هەیە ئەو شاخەیان کون کردیان هەر بۆیش ئەو تیارەی هاوپەیمانان کە لێیان دەدان فڕۆکانی هاوپەیمانان ئەو زەرەر و زیانەی بەوان نەدەگەیان بۆیە بە شوێنی هەوانەوەیان لە بن عرد بوو ینی هەر وەکو با برێنمە کوردەواری دەرێن وەکو زوو مشک لە بن عرد ژیاون ئەوانە لە تاریکی ژیاون
یعنی ئەوەی وایەما اختراحشما کرد پێم وایە و واش دەمینێتەوە کە ئەو تونێلانە بۆ مێژوو بمێنێن کە ئێمە چ جۆرە دوژمنێکمان شەڕی چ جۆرە دوژمنێکمان کردووە. لەم میحوەرەش پێشمەرگە داستان و مێژوویەکی نوێی بەرخودان و ژیان دۆستی تۆمار کرد. چیرۆکەکانی سەردەمی دەسەڵاتی داعش و نەهامەتیەکانی خەڵکی دەڤەرەکە دەبن بە سەرەتایەکی نوێ بۆ دووبارە بنیاتنانەوە.